يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزان، لەبەرەوەی ڕەمەزان تەنها بریتینی لە ڕۆژووە. قسەکەی منیش بابەتەکانی منیش لەسەر فقی ڕەمەزان و ڕۆژووە. لەبەر بە پێویستم زانی یەک ناوبڕی کورتم بدەنێ قسە لەسەر نوێژی تەراویح بکەین. هەرچە من پێم باش بوو کەم بابەتە بخینێ دواتر، بەڵام ئێستا لەبەروی هەموو شەوێک نوێژی تەراویح ئەکەین و کۆمەڵێک گرفت و ئاڵۆزیمان هەیە لە مەسەلەی کردنی نوێژی تەراویح. حەزم کرد تێبینی لەسەر ئەمە بدەم و بەرچاوڕوونی تەواوی تیا بدەین بۆ ئەوەی کە خوا نەخواسە ئێمە بە هەڵەدا نەڕۆین لە مەسەلەی نوێژی تەراویحە. دواتر ئینشاءالله ئەگەر خوا تەمەنیە ئەگەڕێنەوە سەر بابەتەکانی تری فقهی ڕۆژوو. خەڵی یەکەم بەڕێزان، نوێژی تەراویح لە چیەوە هاتووە؟ هەر لە معناکەی خۆی تەراویح جەمعی تەرویحەیە، یعنی ئیستیراحە، یعنی پشودان. ئەم پشودانە ئەو پشودانەیە کە عولەما ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە 4 ڕکعات نوێژی تەراویحی ئەکرد پشوویەکی ئەدا، وەکو بڵێ هەناسەیەکیان وەرەگرت سەحابەکان ئەوەی دەستنوێژی تازا کردو، دەستنوێژی تازا کردەوەی ئاوێکی ئەخوارد، ئەوەی کە بۆ نمونە شتێکی تایبەتی هەبوو جێبەجێ ئەکرد. دواتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 4 ڕکعاتی تری بۆ ئەکردنەوە و هاکەدا. کەواتە نوێژی تەراویح لە چیەوە هاتووە؟ لە تەرویحەوە هاتووە، واتە لە ئەو پشووەوەی کە لە بینی نوێژەکانە هەیە. نوێژی تەراویح بەڕێزان سنەتێکی مؤکەدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری بەردەوام بووە و فەرمیەتی من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک لە ڕەمەزانە قیام، چۆن فەرمیەتی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه، هەر کەسێک بە ڕۆژوو بێ خوا لە هەموو گوناهەکانی خۆشە بێ، بەڕائەتێکی تر لە تاوان لە ئاگر ئەمەیە کە ئەفەرمێ هەر کەسێک لە مانگی ڕەمەزانە شەو نوێژەکانی تەراویحەکانی بکا، خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانی خۆشە بێ. کەواتە پاداشتی شەو نوێژ و قیام و تەراویح لە پاداشتی ڕۆژوو کەمتر نییە. ئەمە خاڵێکی گرنگە. خاڵێکی تر ئەوەیە ئەم نوێژە بەڕێزان هەندێک ئینسانی نازانم یعنی پێیان بڵێم چی شوبهەی ئەوە گومانی ئەوە دروستەکەن کە ئەم نوێژە بە جەماعەت سنەت نییە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیکردووە. بەڕێزان ئەمە ئیفتیرایە بەدەمی دینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی تەراویحی بە جەماعەت کرد. شەوی داهاتوو بینی مزگەوت قەڵەباڵغترە، داهاتووتر بینی مزگەوت قەڵەباڵغترە، داهاتووتر بینی مزگەوت نایگرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەکەی خۆیان بە تەنیا تەراویحی کرد کە هاو بۆ نوێژی بەیانی. پێی فەرموون بە سەحابەکان، فەرمی ئاگادار بووم، ئاگام لێتان بوو کە چاوەڕێتان نەکرد بێم. فەرمی نەهاتم بۆم نەکردن بۆ چکە فەرمی خەشیت و ئەن تفرض عەلەیکم، فەرمی ترسام فەرز بێ بەسەرتانە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەماعەتێکی واز لێ هێنا بۆ ئەوەی فەرز نەبێ بەسەر ئەسحابە، نەک لەبەر ئەوەی بە جەماعەت سنەت نەبوو. لە سەردەمی ئەبوو بەکریشا هەروە مایەوە خەڵک لە ماڵەکانی خۆیانەوە لە مزگەوتا تاک نوێژیان کرد. لە سەردەمی ئیمامی عومەریشا ماوەیەک وا بوو. دواتر ئیمامی عومەر سەرنجیدا بەوەی کە فەوزایەک هەیە لە مزگەوتە، دوو کەس لەلایەک جەماعەتەکەن و دوان لەولا جەماعەتەکەن و ئەو لەولا بۆ خۆی بەتەنیا نوێژەکە و ئەو لە ماڵەوەی نایە بۆ نوێژوو. ئیمامی عومەر فرمي إني أرى لو جمعت هؤلاء على قارئ واحد لكان أفضل وأمثل. فرمي من وايلي واتي أجر أمانة همويان كوب كموا لسر يق قرآن خوين يق رئيس يق نظام لمزجوتك يا كدروز به. فرمي أما باشتره فجمعهم على أبي بن كعب، هموياني كوكر دواء أبي كري كعب دياري كر كإمامتيان بوبكا ونجي تراويح كانيان بوبكا. دوای ئیمامی عومەر کە ئەم وەزعی بینی و ئەو نظامی بینی لە مزگەوتا و بێدەنگی و کشوماتی و خشوع و طاعت، ئیمامی عومەر فەرمی نعم البدعة هذه. ئەم بدعەیەکی لۆغەویە، بدعەی ئیستیلاحی نییە. نەیگوت من ئەمە زیادم کردو بۆ دین، چونکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر کردی. ئەو عیلەتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وازی لێ هێنا فەرمی لەبەرەوەی فەرز نەبێ. ئێستا بە فعلی ئیمامی عومەر فەرز نابێ، عیلەتەکە نەماوە. لەبەرەوە إمامي عمر نوجكي جمع كل أم بدعي اصطلاحية قبل كل بدعة ضلالة وكل ضلالة في النار. لبرو نوجي تراويح سنتك جورية، وحتى بيغمر صلى الله عليه وسلم هو إلى حديثك باسي إمامته جماعتك أفربي أو كسيك تراويحك بمن يتولى مزقوت حتى ينصرف الإمام
حتا ئیمام نوێژی تەواوەکە و ئیمام ئەگەڕێتەوە بمێنێتەوە لەگەڵی ئەگەر نوێژی تەراویح بە جەماعەت ناکرێت بۆ پێغەمبەری خوا باسی گەورەی نوێژەکەکە لە بوونی ئیمامێکە کەواتە ئەمە خاڵێکە گرنگە ئاگامان لێی بێ. خاڵێکی تر بەڕێزان وەقتی نوێژی تەراویح لەکەیەوەیە لە دوای نوێژی عیشاوەیە حتاوەکو پێش نوێژی بەیانی بەڵام پێش نوێژی عیشا هەر نوێژێکی سنت بکرێ لە شەوی ڕەمەزانە پێی ناوتێ تەراویح واتە بۆ نمونە ئێمە ئەگەر دوای مەغریب بمانەوەی تەراویحەکەی ناکرێ بەڵام ئەگەر باران بوو نوێژمان جەمع کرد عیشامان هێنا بۆ لای مەغریب ئەو کات دوای عیشا ئەتوانین تەراویح بکەین یەک مشکلەی نییە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ئاگامان لەوە بێت کە تەراویح لە دوای نوێژی عیشا ئەکرێ پێش نوێژی عیشا نوێژی تەراویح شەرعی نییە و ناکرێت لەبەرەوە ئەمە خاڵێکی ترە ئاگامان لێی بێ. خاڵێکی تر بەڕێزان باش وایە نوێژی تەراویح کەی بکرێ باش وایە نوێژی تەراویح دوا بخرێ بۆ یەک لە سەرسەی ئەخیری شەو یعنی بۆ دوای دوانزە یەکەی ئەمە ئەگەر هاتوو لە مزگەوتێکە خەڵکی مزگەوتەکە هەمومان کۆ دەنگ بووین گوتمان کاکە با نوێژی تەراویح ئەو کاتە بکەین چونکە ئەو کاتە کاتی قیامە و فەزڵێکی گەورەی هەیە و خوای پەروەردگار وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ينزل ربكم في الثلث الأخير من الليل إلى سماء الدنيا خوای پەروەردگار لە سەیەکی ئەخیری شەوادا ئەبەزێتە ئاسمانی دنیا ئەگەر ئەمەمان پێکرا کارێکی باشمان کردو بەڵام ئەگەر نا ئێستا خەڵکی ئێمە پیری تایە و گەنجی تایە و خەڵک کاری هەیە و کەسابەتی هەیە و نەخۆشی هەیە کۆ نابینەوە لە دوای نوێژی عیشا بکرێ یەک مشکلەی نییە و کاتی خۆیەتی. شێوازی کردنی نوێژەکە بەڕێزان دوو ڕکعات ئەکرێ نوێژی عیشا 4 ڕکعاتە نوێژی تەراویح ناکرێت 4 ڕکعات بێ وەکو نوێژی نیوەڕۆ عەسر و عیشا وئینەما دوو ڕکعات ئەکرێ و سەلامە دەرێتەوە دوو ڕکعات ئەکرێ و سەلامە دەرێتەوە. سەبارەت بە عەدەدی ڕکعاتەکانی ئەم نوێژە بەڕێزان عەدەدی ڕکعاتەکانی بابەتێکە خلاف هەڵ ناگرێ یعنی ڕاجیایی بۆ نمونە ئێمە بڵێن وەڵا شقاق یا بۆ نمونە دووبەرەکی یا ئەم بابەتە بەڕێزانوانی ئەمە بابەتێکی ئیجتیهادیە یعنی عەدەدی ڕکعاتەکانی نوێژی تەراویح دیاریکراو نییە کاڵی دیاریکراو نییە واتە حەزەکەی 100 ڕکعات بکە زۆر ئیجتیهادیە حەزەکەی 11 بکە حەزەکەی 13 بکە حەزەکەی 23 بکە حەزەکەی 39 بکە ئەمە عولەما بە ئیجماع بەڕێزان پێیان وایە ژمارەی ڕکعاتەکانی نوێژی تەراویح هی ئەوە نییە بکرێتە جێی قسە و باس و خلاف لە بینی فوقەها و لە بینی مزگەوتەکانە تۆ حەزت لە نوێژی زۆرە بڕۆ لە ئەو مزگەوتەی کە 23 ڕکعاتەکەن حەزت لە نوێژی کەمە بڕۆ لە ئەو مزگەوتەی کە نوێژی کەمی تیا ئەکرێت. لە زەمەنی ئیمامی عومەرا بەڕێزان ئیمامی عومەر 23 ڕکعاتی کردووە کە جەمعی خەڵکی کرد لەسەر ئوبەی کوڕی کەعب 23 ڕکعاتێ کرد. خاتوة عائشة أفرمي ما كان رسول الله صلى الله عليه وسلم يزيد على 11 ركعة في رمضان ولا في غيره أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم يانزي زاتر نكردوا أي إمام عمر شون كردي علماء فرمون خاتوة عائشة أي فرمي مبستي نيجي قيام الليل لغير رمضان نيجي تراويح تايبة برمضان قيام الليل بدري رجعي صالة كريه أفرمي خاتوة عائشة فرميتي بيغمري خواه شو نيجي ليانزي ركعات زياتر نكردوا بەڵام تەراویحی لەگەڵ نەبووە ئەگەر تەراویحمان کرد ئەو کاتە تەراویح نوێژێکی سنەتی مطلقە عەدەدێکی دیاریکراوی نییە. لەبەرەوە ئەبینی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە عومەری کوڕی عەبدولعەزیز 39 ڕکعاتی کردووە عومەری کوڕی خەتاب 23 کردووە عومەری کوڕی عەبدولعەزیز 39 ڕکعاتی کردووە کە گەشتینە زەمەنی ئیمامی مالیک کردێەوە بە 23 ڕکعات وەک ئەوەی لە سەردەمی ئیمامی عومەرا هەبوو. لبروا علماء أفرمون برزان ابن تيمية أفرمي من ظن أن قيام رمضان فيه عدد مؤقت عن النبي صلى الله عليه وسلم لا يزاد فيه ولا ينقص فقد أخطأ. أفرمي هركسي بيوابه تراويح لسردمي بيغمبر صلى الله عليه وسلم عددك دياري كراوي هبوة كم زيادة لناكله بحالة داشوة. ابن عبد البر أفرمي أجمع العلماء على أنه لا حد ولا شيء مقدر في قيام الليل أفرمي ابن عبد البر أفرمي زانيان بكوي دن بكورا بيان واي كنجي تراويح جماريكي دياري كراوي نية إما استابر يزان أما من كدو لبيني بكشة لبيني خومانا ولا تو أبي ينزب كيتو ولا تو أبي ينزب كيتو تو چندت بي أكري أو نبك بريزكم لقل أو إمامش بزانا كتو هاوراي لقلي كيانزأك سيانزأك أبشو بولاي أو إمام بوشي
چونکەمانەوە لەگەڵ ئیمام خێرێکی گەورەیە بەجێهێشتنی ئیمام لە ناوەڕاستی نوێژەکانە ئەو 23 ئەکات تۆ 11 ئەەکەیت و مزگەوتەکە جێ دێڵی بەڕێزان ئەمە کارێکی باش نییە چونکە فەزڵێکی گەورە هەیە وەکو عەرزم کردن لەمانەوە لەگەڵ ئیمامە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ حتى ينصرف الإمام ئەفەرمێ بمێنێتەوە تا ئیمام کۆتایی بە نوێژەکەی دێنێ اینجا ئەفەرمێ غفر له ما تقدم من ذنبه کەواتە با خۆمان لەو خێرە گەورەیە بێ بەش نەکەین بە ئەم بابەتە نەکەین بە بابەتێکی خلافی وەڵا ئەوە سنەتە ئەوە سنەتە هەمووی سنەتە بەڕێزان هەرکەس هەر چەندی پێ ئەکرێت لە دوای نوێژی عیشا تا نوێژی بەیانی چەند تەراویحەکە بابیکە چەند تەحمل ئەکا بابیکە ئەما مێنێتەوە سەر تااقەت و قابلیەتی خەڵک کۆتایی تەراویحەکان بەڕێزان ئەسڵ وایە کۆتایەکەی وەتر بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی با لە کۆتایی تەراویحەکانە یعنی تۆ ئەگەر تا نوێژی بەیانیش تەراویحی کرد پێش نوێژی بەیانی یەک ڕکعەت سنەتی وەتر یا سێ ڕکعەت یا پێنج یا حەوت یا نۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی کردووە و هەموویشی دروستە بەڵام لە کۆتاییە یەک تەحیاتە خوێندێ و ئەگەر سێی کرد لە ڕکعەتی دووەما تەحیات ناخوێنێ خەڵێکی تر بەڕێزان نوێژی تەراویح ئاسایی ئینسان بە دانیشتانەوە بیکە بە تایبەتی ئەو کەسانی کە نەخۆشن ئەو کەسانی کە ماندوون ئەو کەسانی بە ڕۆژ زۆر هیلاکە بن زۆر قورسی مەکەن لەسەر خۆتان وەرە مزگەوت لەسەر کورسی دابنیش وەکو نوێژی فەرز نییە نوێژی تەراویح ئیعتیادیە ئینسان ئەتوانێت بە دانیشتنەوە بیکە بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ من صلى جالسا فله نصف أجر القائم هەر کەسێک ئەیتوانی نوێژی سنت بکات بە پێوە بەڵام بە دانیشتانەوە ئەیکرد ئەفەرمێ نوێژەکەی دروستە وەنیوەی خێری ئەو کەسانی بۆ ئەنووسێت کە بە پێوە نوێژەکە ئەکەن ئەمە سەرباری دەربارەی نوێژی سنت بەڵام نوێژی فەرز تا بتوانی ناتوانانی بە دانیشتنەوە بیکەی لەبەرەوە ئەو فەرقیان هەیە خاڵێکی تر بەڕێزان ئەفضل وایە ئیمام و مەئمومیش ئەفضل وایە لەسەر قورئان نەخوێنن بەڵام ئەگەر ئیمام پێی وا باشتر بوو و ئیمام قورئانی کەم لەبەر بوو و ئیمام ئەیزانی کە لەسەر قورئانەکە هەڵەی کەمتر ئەبێ و خشوعی وا زیاترێکە اعتیادیە لەسەر قورئان بۆ ئیمام بخوێنێ بەڵام مەئمومەکان نابێ قورئان بگرن بەدەستیانەوە بەڕێزان ئێمە کێشەیەکی گەورەمانە ئیمام لەسەر قورئان خوێنێ مەئموم متابعەیەکە و قورئانێکی بەدەستەوەیە یەکەم من قورئانی بەدەستی تۆوەیە نایڵێ دەسێ هەیئەتی سەڵاتەکە تێگەدا نایڵێ دەسێ قورئانێک نایڵێ بەم شێوازە ئاگاد لێبێ دووەم ئەونی ئاگاد لای خوێندنەوەی قورئانەکەی ئاگاد لە نوێژەکە نییە ئەمە یەکێکی تر لە مشکیلەکانی قورئان بەدەستەوە گرتن لە کاتی نوێژە خاڵێکی تر سەرقاڵە ئەکا بە پەڕە هەڵانەوە سەرقاڵە ئەکا بە متابعە خاڵێکی تر نایەڵێ سەیری شوێنی سوجدەکەت بکەی لە کاتێک ئامانە هەمووی ئادابی نوێژن یعنی ئەم قورئان خوێندنەوەی تۆ هیچ حکمەتێکی تیا نییە ئیمام لەسەر قورئانە خوێنی قبوڵمانە تۆی مەئموم بۆچی قورئانێکت بەدەستەوەی و لەسەر قورئانەکە ئەخوێنی لەبەرەوە ئەمە خاڵێکی ترە ئاگامان لێ بێ خۆمان بە قورئان خوێندنەوە گوێ لە قیرائی ئیمام بگرین خوا فەرمێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قنوتی خوێندووە لە نوێژی تەراویحە لە 15 ئەخیری مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قنوتی خوێندووە قنوتەکە دوای ڕکوع بخوێنرێ یا پێش ڕکوع کێشەیەکی نییە لە هەر کامێکیانە قنوتەکە بخوێنرێ گرنگەوەی لە ڕکعەتی ئەخیرە کە پێی ئەوتی ڕکعەتی ویتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قنوتی خوێنووە ئەمانە کۆمەڵێک گوردەکانی بوون لەژێر نوێژی تەراویح خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵکە تا بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين